چی ئەمە بەدەستەوە؟ ئەم دوو پارچەیە و کۆی بین لەوانێ بە دوو پارچەی سادە بێت ینی دەستکێشێکە و ڕاستێکی نعلێکە بەڵام من توانیمە بەم دوو پارچە سادەیە بتوانم لەگەڵ چەند بەشێکی ئەلکترۆنیا تێکەڵی بکەم ئەجا بتوانم شتێکی بەمانە دروست بکەم بۆ کەسانێک کە نابینان لێرە کۆنسپتەکە بۆ ئەمەی نعلەکەیان چۆنیە سنسەرێکی پێوەیە سنسەرەکە کە شتێک لە بەردەمیا بێت دەنگێک دروست ئەکات دەنگێکە دەریکرێسە بەڵێ بەزەرێکی پێوەیە بەزارەکە دەنگێک دروست ئەکات ئەجا بۆچی لێرە بەدەنگ کردومان لە بریکە کەسانی نابینا کە شت نابین چی ئەکەن ئەبێ گرنگی بن بە سنسەکانی کەیان یان تا بە گوێ بگویان لە شتەکانە بێت یان تا هەست بە شتەکانەکەن لێرەیە بەدەنگ بۆ میم کردوون بەڵام لێرەیە چ شتێکە ئایدیەکەی کانەمەی دەستکێشەکە شتێکێتە بەردەمیان لە مەسافەیەکی ئێرەوانێ بەزە هینەکە لێرەیە مۆتۆرەکە لێرەیە هەستی پێەکە و ئەیاتۆ بەدەستیان هەزەیەکەکە بەڵێ بزەبێت لێرەیە ئەم دوو ئایدیە بە سادەیە ینی کۆنسپتەکە ئەوەیە ئەم بیرۆکە و لە چۆ بوو ڕاستێکی ئەم بیرۆکەیە یەکەم پرسیار کە ئەیکەیت ئەوەیە ئایا کەسانی نابینا چ کێشەیەکانەیە کە ئەڕۆم بە ڕێگا کە هین ئەکەن یانەوە تانی دایم داشقێکیان پێبێ هین بێن ڕاستێکی جارێکشان سری شتێکم ئەکرد کە لە ماڵێکە دایم لەوانە بێ ماڵەوەی لە بیر بێت و بزانێت چ شتێک لەکدانڕ بەزەگەر ئاین تۆ لەگەڵ ئایلەیە کاژی کە لە پڕایانی مێزەکە جوڵێنی شتێک ئێگەرم کەس ئاگادار نەبێت لێرە یەکسەر کەسی بەرامبەر ئاگادارەکرێتەوەوانێ لێرەیە کەواکە یەکسەر هەستی پێکات بۆی دوور بێ لە ینی خوانەخواستە لە کێشەیە بەکارهێنانی ئەم نعلە لەگەڵم دەستکێشەیە ئەو پێویستی بە گۆچان نابێت بەڵێ توین بەڵام وەکو زیاد وەکو شتێکی زیایە توین گۆچانش بەکارم لەبەری کە چەند پارچێکی زۆرتر بێ باشترە بۆی بتوانێت بە کۆمەڵی هەموو شتەکان هەست پێ بکە من لێرە بەس دوو کۆنسپتی جیاوازم ماوەیەکێک بۆ بەردەمەتێکیان بۆ بەردەم قاچ ئەگینا بەڵە شتی زیاتر هەبێت باشتریشە لەبەرەوەی کە تۆ خۆتە زانیت لە بەرچ ینی کە ئەڕۆی بە شوێنەکە ئەگەری زۆر شتێ شتێکی لەوانە بە دەستنسی لەم لێرەیە بێ چۆنم بێزە بزانێت باشە یەکشتم پێ بڵێ چۆن ئەمە والیەکەی کە بۆ بەکارهێنان ببێ و هەمووایە ئەو بڵاو نەبێتەوە و کۆکراوەتر بێ ڕاستەکەن ئەم کۆنسپتە لەوانە بێ کە سێری بکەیت بڵێ ئەم هەمووایە بۆچیە نەئاساییە ئاساییە ڕاستێکی بۆ ئەوەی کە شتانە هیم بکەیت ئەبێ بلاو بکەیتوانە کە پارچەکانی کە بەکارهێنیت یعنی ئێستا بۆ نعلەکە ئەگەر شتێکی بە 3D پرینتینگ بیکەیت یانەوە تا بە شتێکی کانی دیزاینێکی پێش ئەوە وایرەکان قاوەیەکی بۆ دروست بکەیت بۆی دیار نەبێت پارچەکان بە هەمان شێوی دەستکێشەکەش جۆری دەستکێشەکە جۆری دانانی شوێنی شتەکان و شتەکانی چۆنی دیار نەبێن یعنی بیان شاری تاوانە بە کورتێکی بۆ ئەتوانیت یعنی کۆنسپت و دیزاینەکە جوانتر بکەیت بە زۆر پێویستی بکاتە و پێویستی بە دیزاینکردنە پێشەوە بیرۆکەی ترچی و هەیە شتێکمان پێ وەڵا لێو بزین وڵی ڕاستێکی بیرۆکە دانانیش ئەوە شتێکی ئاسان نییە من دایم کە برینستۆرم ئەەکەم دایم بیر لەوە ئەەکەموانێ ئایا چ شتێک ئاسان ینی بم لەوە کردوانە باشە کەسێکی نابینا چ کێشەیەکی هەیە پرسیارەکەین کۆنسپتەکانە هێنین باشە کە کەسە نابیناکە ئەم کێشانەی هەبێت بە چ شتێک بۆی حەلە بێ ئەبێ بە ئاسانترین شێوە بیری لێ بکەیتوانێ بۆی منش ئاسانترین شێوەم خستە ڕوو نعلێک لە پێکی دەستکێشێک لە دەستکی بچین بەرامبەرت ببینیت بۆ یعنی مەبەستمێت چۆنی ئایدیەکەت بۆ بێت ئەوەیە کە بە ئاسانی بیر لە شتەکە بکەیتوانێ ئەتوانیت لە دووشتی سادەوانێ شتێکی نوێ دروست بکەیت بۆ جارە زۆر بێت داەنەرمانە